بەهۆی تەواوبوونی ویلایەتی سەرۆکی هەرێم بە گوێرەی یاسای ژمارە 2 ساڵی 2017 دەسەڵاتەکانی سەرۆکایەتی هەرێم تا هەڵبژاردنەکان بەسەر دامەزراوە دەستووریەکانی هەرێم دابەش کراو بۆ ماوەیەکی کاتی تا هەڵبژاردن بۆ خولی پێنجەم ئەنجام دەدرێت. بەڵام ئەوەی جێگەی سەرنجە لە دەرچوونی مەرسومی سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێم پشتگوێ خراو، تەنها کاتی ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دیاری کراوە. پەرلەمانتارێک دەڵێت بەم کارە جارێکی دیکە هەرێمی کوردستان ڕوبەڕووی بۆشایی و گرفتی یاسایی دەبێتەوە. لە مادەی سێ لە بڕگەی دوو هاتووە تاکو ئەو دەسەڵاتان تا ئەو کاتەیە کە هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێم و بە هەمان شێوە خولی پێنج پەرلەمان پێکەوە ئەنجام لێ هۆیەکەشی بۆ ئەو بۆکە نەبوونی کاندید و بۆ شێوازانەی کە پێشتر هەبووە بۆ دواخرایە بۆ ئەوەی فەراغێکی یاسایی سەرۆکایەتی هەرێم نەبێتن. جگە لە هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێم بە گوێرەی یاسای ئەنجومەنی پارێزگاکان کاتی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستانیش بەسەرچووە ناتوانرێت درێژ بکرێتەوە، بۆیە داوا دەکرێت هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانیش لەگەڵ پەرلەمان بکرێت. دیاریکردنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەتەنها لە ڕۆژێکی بێ ڕچاوکردنی هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێم و هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان پێم وایە زۆرێک لە پەلەی پێوە دیارە، چکە ئەو سێ هەڵبژاردنە وا پێویست دەکە بەیەکەوە بکرێ. بە گوێرەی یاسا دەبێت هەردوو هەڵبژاردننی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم لە یەک کاتدا ئەنجام بدرێن، بەڵام تا ئێستا لەلایەن سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەوە تەنها هەڵبژاردننی پەرلەمان دیاری کراوە. لەگەڵەوەش ئەنجومەنی پارێزگاکانی ژوادەی یاساییان تەواو بووە. بۆ ئەوەی بۆشایی یاسایی دروست نەبێت لە هەرێمی کوردستان داوا دەکرێت هەر سێ هەڵبژاردنەکە لە یەک کاتدا ئەنجام بدرێت. ئەمەش لە کاتێکدایە کە بڕیارە هەر ئەمساڵ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراقیش بەڕێوە بچێت کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمیش دەگرێتەوە. ئەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.